ئێمە پیرۆزبایی لە کردنەوەی پێشانگەی 15هەمینی نێودەوڵەتی سلێمانیەکەین. لەم پێشانگایە کۆمەڵێک کارگەی گەورە بەشداریان کردووە کە زیاتر لە 120 کۆمپانیان لە 12 وڵاتی جیاجیاوە. ئەم پێشانگایانە گرنگن بۆ ئەوەی کە بەرهەمی خۆماڵی و بەرهەمی نێودەوڵەتی بە بازاڕەکانمان و بە بریکارەکان و بە کڕیارەکانیش بناسێنرێن و دەربکەوێت کە پێداویستی ئیستای خەڵک چییە و پێداویستی بازاڕەکان چییە. ئێرە جوانێکە بۆ کۆکردنەوەی هەموو جیاوازەکان لە پێناوی کڕیارەکان هاوڵاتی خۆشەویستەکان و بژانەوەی بازاڕی ئێمە و دروستکردنی پرد و پەیوەندێکی بەهێز لەگەڵ دەرەوەی خۆمانە. بە بڕای ئەمە پێشانگاکان بۆ پەرورسەکان زۆر گرنگیشی ئەوتۆیان نییە. گرنگەوەی ئەهلی کارەکان لێرە بن، بریکارەکان لێرە بن، کڕیارەکان لێرە بن، کۆمپانیاکان لێرە بن، ئەو خەڵکانە لێرە بن کە ئەهلی ئیشەکەن. بەڵام ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پشتیوانی ئەم کارانە بکاو لەبەر ئەوەی ئەتوانێت پشتیوانێکی سەرەکی کارەکان بێ و متمانەیەکی زیاتر ببەخشێ بەو کۆمپانیا بیانیانی کە بەشداریەکەن و بە بەرهەمە ناوخۆیەکانیش. ئێمە وەکو حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانی بە بەردەوامی لە 5 ساڵی ڕابردووە پشتیوانی سەرەکی هەموو ئەو پێشانگایانە بووین کە لە سلێمانی کراونەتەوە و هەر پێشانگایەکی سلێمانیش لە هەر شوێنێکی دنیا کرابێتەوە لەسەر ئەرکی خۆمان پشتیوانیمان کردووە بەشداریشمان کردووە. ئەمانە یارمەتی دەرەبێت چونکە هێنانی کاڵا ئاستی داهات لە دەواازەکانەوە زیادەکاوە، ئاستی بەرهەمێنانیش لە ناوخۆ زیادەکاوە، پێداویستی ناوخۆ دابینەکە کە رەستەی خاوی خۆماڵی بەگەڕەخا دەستی کرێکاری ناوخۆیی بەگەڕەخاوە نایەڵێ پارە قورسەکانمان چنە دەرەوە. ئەم پێشانگایانە تایبەتن بە پیشاندانی سەرچاوەیان کەرەستەی بەرهەمهێنانی ئەو بابەتانی کە ئاشنا بازارەوە نەک خودی کاڵاکان لێرە نمایش بکرێن. ئەمانیش بە دڵنیاییەوە یارمەتی دەرەبن لەسەر چەند ئاستی. یەکەم قەبارێکی زۆری ئەو بەرهەمانەیە نەناو بازارەکان، دووەم بە نرخێکی داشکاوتر لەوەی کە لە بازار ئەفرۆشرێت و بە کوالیتێکی باشتر و بەرهەمێکی تازەتر و خەڵکەکان ڕاستەوخۆ توانن لەگەڵ سەرچاوی بەرهەمێنانی کاڵاکانە هەڵسوکەوت و مامەڵە بکەن و ئەگەر هەر تێبینیشیان هەبێ پێشکەشیان بکەن. ئێستا لە دنیا شەڕێکی جیهانیە گوزەرێ پێگنێهێنانی حکوومەت لە ساڵی ڕابردووە کە ئێمە دوێنێ 1 ساڵمان بەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بەڕێ کرد بەبێ ئەوەی حکوومەتی تازە دروست بوو بێ. دەوڵەت سەروەری دەوڵەت ئارامی ئاسایش سەقامگیری لە کۆی دەوڵەتەکە چونکە بەداخەوە دەوڵەتان لە دەرەوە و کۆمپانیا گەورەکان لە دەرەوە و خەڵک لە دەرەوە سەیری عێراقەکەن. ئێمە زۆر هەوڵمان ناوە کە ئەجەندای کوردستان بە تایبەتی سلێمانی جیا بکەینەوە لەو بارودۆخی کە لە عێراقا هەیە، بەڵام بە ئەوەی کە لە دوورەوە سەیرەکات سەیری عێراقەکات و سەیری ئەو بارودۆخە نائارام و نەگونجاندن و ڕێنەکەوتن و ترازانی لە نێوان لایەنەکانی ئایکا سەیرەکات دەوڵەت لە بەردەم هەڕەشەی گەورەیە بەرەو لا دەوڵەت. ئەمانە هەمووی کاریگەری لە سەرکای ئابووری دروستەکات چکە سەقامگیری ئابووریە بژێنێتەوە چۆن ئابووری ئەتوانێت ئاسایش فراهم بکە. دەستگا ئەمنیەکان بە ڕێکاری یاسایی و ئاسایی کارەکەن و ئێمە قسەمان لەگەڵا کردوون هەموو ئیجراتانەیە کرێ بێ بە فەرمانی دادوەر بێ و فەرمانی دادوەر کراون و ئەو بابەتانەشی کە ئاشنە دادگا پارێزگا بە هیچ جۆرە دەخالەتیان ناکابەوەی بەشێک نەبێت لە تێکدانی ڕەوتی لێکۆڵینەوەکان و دوجار هەر ئەنجامێکی یاسایی لەو بابەتانە کەوتنەوە دەسەڵاتی دادوەری ڕایانەگەێت. مەسەلەی کامێرەی تیژڕەوی ئەم پرسە لەلایەن ئەنجومەنی مەحافەزە و خراوەتە بەردەستی تۆ تا چەندی تۆ دەسەڵاتی ڕاگررتنی و پرۆژەیەتە بەوەکو کامێرەی چاودێری. ئێمە بەپێی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی ڕاگررتنی لەلای ئێمە نییە و گرێبەستەکە لای ئێمە نەکراوە و پرسیش بە ئێمە نەکراوە و ڕای ئێمە ژوەر نەگیراوە. ڕای ئێمە خۆشمان بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی ناوخۆ بەڕوونی دەربارەی ئەم بابەتە باس کردووە و هەمان ئەو ڕۆژەی کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیارەکەی بۆ ئێمە نردووە ئێمە ئاراستەی وەزارەتی ناوخۆمان کردووە بۆی لە بڕیار لەو بابەتەوە لە وەزارەتی ناوخۆ لەسەر دوو ئاراستە ئیشمان کردووە. یەکێکیان ئەو نەوتەیە کە قەبارەکەی 20 میلیۆن لیترە وەزارەتی سامانە سروشتیەکان
بڕیارە دابینی کاو لە ڕێی بەرهەمەنەوتیەکانەوە لە شوێنە ساردەکانەوە دەست پێەکەین دووهەمیانەوە هەوڵانەیە کە بە هەوڵی چ ئەنجومەنی پارێزگای سلێمانی چ پارێزگای سلێمانی چ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق داویانە و بڕیارە ئێمە ئەمڕۆ نووسراوی فەرمیان بۆ بکەین بۆ ئەوەی لە زووترین کاتا 15 میلیۆن لیتر نەوت بۆ سلێمانی بنێرن و بەڵێنی ئەوەیان ناوە کە بە قەبارەی تریش لە ماهەکانی ترا پشتیوانیمانە.